لە ڕاستیە سەوزکردنی دەواازەی زانکۆی هەڵەبجەیەکێکە لە خۆنەکانی پێشینەی سەرجەم ئەندامان و یاخود تاکەکانی ناو زانکۆی هەڵەبجە بە گوژمەی 85 ملیۆنە کە بە سوپاسەوە زانکۆی سلەیمانی ئەو بودجەی بۆ تەرخان کردووە دوو دۆنمە سەوزکردنەکە توانین بڵین زۆربەی زۆری دارەکان ئەگرێتەوە لە گوڵەباخ لە داری بچووک یاخود گەورە 2500 گوڵ لەگەڵ 250 داری گەورە یاخود بەرز باڵا بەرز وەک بڵین لەگەڵ ئەو ئاوەڕۆی شوێنەکە و هەروەها ئەم بودجێ ئەتوانین بڵین یەکێکە لەو پرۆژە استراتیجیانەی کە زانکۆی هەڵەبجە بە تەواوبوونی شێوازێکی جوان و شکڵێکی جوان بە زانکۆکە بەخشێ لەگەڵەوەشا ئێمە توانین بڵین شانازیەکەین بە ئەندازیارەکانی خۆمانەوە کە ئەندازیارەکانمان ئەم پرۆژەیە جێبەجێیەکەن خاڵێکی تر لە خاڵەکانەوەیە کە مودەی 3 مانگی بۆ دانراوە بەڵام لەو بڕواایە ئەگەر بم جۆرەی ئێستاکە ئیشی تیاکرێت کەمتر لەو وادەی خۆی تەواو بێت.